ریا جزائر اسپانیا ریا که کوچبریه یا گلکی مترسیداره جبوچونا اوروبا انا كان راحت بینن لنرحته ولاتیه کی جه باجار کوبانی روش آوای کرسانه بناوی مصطفى جمو مشو جه 8 ماه 11 و دنافبر جزائر و اسپانیا دا واندا بویه مالباتا وید بیجه هوانن وی لجزائر لگلک جهان لی پرسینه لحطانها مالبات تشتكي لسر نزاني چهاتيا سريوي و چبويا مالبات بريار داوي بانك دكه كو هر کسی کی تشتكي لسر بزانه با وان آگادار بکه بلی مالباتا مصطفى لكامبا عربت لباجار السليماني دمينه پیامنیر ما پیشوا بختیار چو و ماله لقل مالباتي آخفي اصلاي فك آماده کرد بنێرن مالبات چ دبیژە سڵاوتان لێبێم کاتتان باش من ئێستا لە یەکێک لە ماڵەکانی کەمپی باریکەم لە سنووری پارێزگای سلێمانی کە کەمپێکە بە تایبەت بە کوردانی ڕۆژئاوا لە دوای شەڕ و ئاڵۆزەکانی وڵاتی سووریا و ڕۆژئاوای کوردستان ئەو کەسانی کە لەوێ وەکو پەنابەرهات نەهرێمی کوردستان و بەشێکیان لەم کەمپان لە مانگیدەوە کەسێک لێرە بە ناوی مستەفا تەمەن سەر و 50 ساڵ بە نیازی کۆچکردن بۆ هەندەران لە ماڵی خۆی دەچێتە دەرەوە بەڵام لەو کاتە لە دوایین جار لەسەر دەریا لە وڵاتی جەزائیر کەس و کارێکی پەیوەندیان پێوە نامێن تاوەکو ئێستا هیچ سۆراغێکی نەماوە من بە وردەکاری زیاتر دەچمە لای ژن و منداڵەکانی ئەوان وردەکاری زیاترمان پێ بدەن لەسەر چۆنەتی کۆچکردنی و دوایین زانیاریەکان نەداخان سڵاو ئەم کاتتان باش کاک مستەفا کەی ڕۆشت بۆچی ڕۆشت دوایین جار کە قسەتان لەگەڵ کرد کەی بوو هلا كاك مصطفى سات كبيجي سي مانغ رشتوا ياكي دهون رشتوا باش ياكي دهون رشتوا تكبي حيشتي يونزا الجزائر رشتوا دار كاتبو حياة استاد دران ديارنية كاسكنية نا خبر نا مهرب نا كسي حياة خزم به الله ام نازن الكيري كي قصد لقال كرد اخر جار همو بري برو الله از كي برون دعانا كبابي بيكا وتوا چی پێدود باس چیتان کرد آخر جار قسەتان کرد بەیەکەوە ما قلتي يعني دعام باوي كردوا او رشتوا قواس كبرون توا او رشتوا استحيان هو چلو پنجرو نية بۆچی ویستی لێرە بڕوا هۆکاری چی بوو ئەیویست بۆ شۆ بچێت بو او كره او نزيف دماغ تيدي استا عراقي ما همو رشتوا بو تختور الله علاج ايراني بو رشتوا بو علاجك وارينو تختور جو برو بو دروه علاجی و چەندی تێدە چێ پێویستی چەند بووە لێرە نەبوو ايران ابو او نزيف دماغ اري و قتل كهوفيه سيريده کەس نەبوو تێچۆتان بۆ بگرێتە ئەستۆ کوڕەکەی بەر لەگەڵ خۆیان ئەوە بوو بۆچی بە قاچاغ ڕۆژ بۆچی ویستی بە قاچاغ ڕشتووە بۆ منەظەمە هەموو بوو 4 ساڵ ئەڕۆم بۆ منەظەمە و تێم هیچ نایکەن وەڵێ بڕۆمەوە لە دانیشە بۆ تەلیفۆنەکە بۆ تا بکەم بەنیازی بوو بچێت چی وڵاتێک لە چی ئاوێک دیار نەماوە بە ویستێتی بچێت بە بەلەم لە شوێ دیار نەما الجزائر العاصمة دار كات الجزائر العاصمة دار شو وحياة أوفي إسبانيا أو نعم نازن الجزائر بو أم نازن إسبانيا بو همو حبس بو مسجون بو أم نازن كيري باش أو كساني كلا قلي بون لب أوك شيء بون أوانا أفريقيين وجزائريين بس أوات تاني بسورة اللي رشتوها نما كاك حماش بدوينم محمد شوني داواکاری چیه داخوازت چیه بو باب خو داخوازم بسريعي بشغله قصابي كالباب من ليرة ما من بسلامتهم هيش منيا أو تو آخر جا لقل بابي خو قصد كرتو من نعم كان جا بابي خو ديه من آخر جا كي بابي خو تدي آخر جا كاتلير وصاب روشتم بس هيرم قصد چی تان کرد بالین چی تان ویک دا لقل بابي وتي أقدر بلا خشكو براكرت تو ئاگاداری خوشک و براکان الحمد لله بەس خۆش هەڵبەت خوشتێکی کاک مستەفاش لێرەیە من ئەمە ئەوش بدوێنم بزانین ئەو چی دەڵێت و داواکاری ئەو چییە ئەم خانەوادەکە کوڕەکەیان ڕۆشتووە سڵاو لێبێ
داواکاری تۆ وەکو خوشکی کاک مستەفا چییە داخوازیت چی دەکەنەوە؟ وەلا ئەس دەخوازم کاک مسافا ئەم بزانڕبم کۆلکێ دارکێ بەس تێلەفونەکەت بۆ ما بکە و کاک مسافا کوبڕێک هاتە جا من بری چوو گەهۆندا ماتێر و بڕێک هات چوو مە بەهاورە ڕسمی خۆیش دارخستن کاک مسافا چوو مە هەنیڤەکە الجازایر ما بعدی جازایر ڕێک هات چوو ئەو ئەحمەد سووری برای ما بری چوو $10,500 ژێستان نێوی وی ئازی کرد برای ما بری چوو تەسلیما کێ کرد ئەم نەزانن ئەم زانن بە سەوتی خواهات دەنگی ئاڤێتێ ئەلمالی بڕی خوابم سەوتی ئاڤێات گواستکێ بڕێک هەبووم دەکێ حەلکە حەلک ئەو کو دامە هەرڕبان ئەو کو کەسی گرت ئەو کو کێ گرت ئەم نەزانن و ئەحمەد سووری ژنی خوا جازایریرە و ئەحمەد بخۆش مشکوێ ئەم دەبین برای ماکانی دەبێ ئەن نازانم ناتە یەکی ببیێر نا من برای خوا بر گیهۆندا ماتێر ئە نەزانمە برای خوا برە کوێرێ چرا تە نازانی ها ئەحمەد سووری پارەی وەرگرتووە؟ $10,500 گرتیە ئاری دوایینجا دخوازم برای ما یعنی دەرکەوێ برە مەڕ دەرکەوێ 45 ڕۆنە برای ما چییە ئەم ناکۆنن ڕاکەون ئەم نەکۆن ئەم نەکۆن ئەم نزانم ئەم کێ چ کۆری بکەنە زۆر سپاس داواکاری ئەم خانەوادە هەموو ئەوەیەکە بە زووی هەواڵێک یاخود سۆراغی کاک مستەفا یاخود مستەفای هاوژینی نەداخان و هەروەها باوکی ئەو 5 منداڵە هەواڵیشیان پێ بگات بە زووی کە ئەو لە چی وڵاتێکە یاخود لە چی جێگەیەکە پرسیاران لە چەند جێگەیە کردو لە وڵاتی ئیسپانیا و لە وڵاتی جەزایر بەڵام هەتاوەکو ئێستا وەڵامیشیان دەست نەکەوتووە بە وەڵامێکیشان لە مستەفای باوک یاخود برای خاتون وەرنەگرت و تاوەکو ئێستا چاوەڕێ ئەوەن کە بە زووی سۆراغیکیان دەست بکەوێت.